ئەزانین پاشەڕۆ و هۆکاری سەرەکیە بۆ پیسبوونی ژینگە و کاریگەری هەیە لەسەری، لەگەڵەوەشدا ئەبێت هۆی بڵاوبوونەوەی چەندەها نەخۆشی. بۆیە هونەر لە دروستکردنی وێنە لەم پاشەڕۆیانە کارێکی گرنگە کە دەبێتە هۆی پاکردنەوەی ژینگە بە شێوەیەکی باش. لەگەڵەوەی کە لە کوردستان زۆرێک لەم هونەرەمان نییە، بەڵام لە وڵاتە پێشکەوتوەکان و وڵاتە تازەگەشەکردوەکان بەردەوامن لە بەکارهێنانی. لە ئەمریکا ئەم هونەرە هونەرێکی زۆر باوە. هونەرمەندەکان بە وێنەی کەسە بەناوبانگەکان دەستیان پێکردووە، وەک دۆناڵد ترامپ. لەگەڵەوەشدا لە وڵاتی ئێمە وێنەی چەندەها کەساتی بەناوبانگ کێشراوە لەلایەن وێنەکێشەکانەوە بە بەکارهێنانی بزماری کۆن یان چوشی بەفیڕۆچوو، وەک لەیلا قاسم، شێرکۆ بێکەس لەگەڵ گۆران. بۆیە توانین بڵین وێنەکێشان لە خاشاک چارەسەرێکی باشە بۆ نەهێشتنی پیسبوونی ژینگە. زۆرێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە بۆی خۆڵ و خاشاکەوە. لە کوردستان بۆی چەند کۆمپانیایەکی کۆکردنەوەی خاشاکەوە، خاشاکەکان لە شوێنە گشتیەکان و ماڵەکان کۆ دەکرێنەوە و دەبرێنە دەرەوەی شارەکان. لە ڕاستیدا یەکەمین کۆمپانیای بەکارهێنانەوەی خاشاک لە ساڵی 2010 لە دۆک دروست کراوە. ئەم کۆمپانیای ڕۆژانە 350 تاوەکو 500 تەن خاشاک بەکاردێنن. لە سلێمانی هیچ کۆمپانیایەکی لەم شێوەیەمان نییە. لە جیاتیەوە خاشاکەکان دەبرێن بۆ تانجەڕۆ و لەوێشەوە دابەش دەکرێن بەسەر چەند کۆمپانیای کە ئەوانش دەیانێنن دەروێ وڵات بە تایبەتی وڵاتانی دراوسێ وەکو ئێران و تورکیا بە مەبەستی دووارە بەکارهێنانەوە. لە لایەکی ترەوە هەندێک بەشی پاشەڕۆکان کە بێسوودن لەگەڵ خاک تێکەڵ دەکرێن. لەم بارەدا کاریگەریکی خراپی هەیە بەسەر خاکەکە، چونکە ناتوانێت چیتر بۆ کشت و کاڵ بەکار بێنرێت. دوای ئەوە پاشەڕۆکان تێکەڵی ئاوی ژێر زەوی دەبن و ئەمەش دەبێت هۆی پیسبوونی ئاوەکە. دەرەنجام ئەمەش کاریگەریەکی گەورەی هەیە بەسەر ئابووری وڵاتەکەماندا. بەشێکی تری پاشەڕۆکان دەسووتێنرێن و ئەمەش بەرگاوا پیس دەکات و دەبێت هۆی بڵاوبوونەوەی چەندەها نەخۆشی لەوانە شێرپەنجە و تەنگە نەفەسی. ساڵانە زیاتر لە 7 ملیۆن کەس دەمرن بەهۆی پیسبوونی هەواوە لە جیهاندا و ئەمەش کاریگەریەکی گەورەی دەبێت بەسەر ژینگەدا. پاشماوەی خاشاکە سوتاوەکان و ئەو خاشاکانەی کە ناتوانێت بسووتێنرێ وەکو ئاسن لەسەر خاکەکە دەمێننەوە وەکو شاخێک لە خاشاک و لە کاتی بارانباریندا مادە کیمیایەکانی خاشاکەکان دەچنە ناو ڕووبارەکە و ئەمەش دەبێتە هۆی ژەهراوی بوونی گیاندارایەکان. دەرەنجام و خەڵکانەی کە ئەو گیاندارانە دەخۆن تووشی نەخۆشی دەبن یاخود هەندێکا دەبێتە هۆی مردنیە، کەواتە ئەمش کاریگەریکی گەورەی هەیە بەسەر تەندروستی مرۆڤ. یەکێک لە چارەسەرەکان بۆ ئەم کێشانە بریتیە لە هونەر لە خاشاک، چونکە ئێمە ئەتوانین بڕێکی گەورەی خاشاک کۆبکەینەوە و لە هونەردا بەکاریان بهێنینەوە. کاتێک کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاک ئەو خاشاکانە جیا ئەکەنەوە کە بە سوودن بۆ دووبارە بەکارهێنانەوە، ئەتوانین بەکاریان بهێنین لە هونەردا بۆ ڕازاندنەوەی شوێنە گشتیەکان یاخود دروستکردنی کەسە بەناوبانگەکان لە ڕێگەی ئەم هونەرەوە، هەروەک ئۆباما کە دروست کراوە بە پاکەتەکانی جگەرە و کەرەستە و هەروەها بەشێکی زۆری ئەو کەلوپەلانەی کە لە پشتەوەی قەنەفەی کۆن و مێزدا دەدۆزرێنەوە. خەڵکی زۆر ئارەزویان لە سەردانکردنی ئەو شوێنانە هەیە کە ئەم هونەرەی لێیە، کەواتە ئەم هونەرە سوودێکی گەورەی هەیە بۆ ئابووری، چونکە ژمارەی گەشتیاران بەرز دەکاتەوە بۆ سەردانکردنی ئەو شوێنانە. ئەم هونەرە لە کوردستان داباو نییە، تەنها نمونەیەکمان هەیە لە چاویلان. دەڵا بەکاربێنین لە پایزایان هەر کاتێک دەڵایەکمان بەلاو جوان بێت بۆ دیزاینکردنی چواردەوری ئەو لەوحەیە کە درستی ئەەکەین بە شوشەکە و ئەتوانین بەتڵی شوشە بەکاربێنین بۆ دیزاینکردنی شتەکان کە نمونەیەکمان هەیە لەوە وی چاویلانە کە نزیکی 4500 شوشەی سەوز و قاوەی تیا بەکاراتەوە و بەرزەکەشی 4 مەترە، ئەتوانین ئەوش بەکاربێنین بۆ دیزاین. هونەر لە خاشاک دەتوانێت کێشەی تەندروستی کەم بکاتەوە، چونکە خەڵکی دەتوانن ئاو و خواردنی خاوێنیان دەست بکەوێت بە کۆکردنەوە و لابردنی بڕێکی گەورەی خاشاک کە تێکەڵ دەکرێت لەگەڵ زەوی و دەریاچەکان کە خەڵکی وەکو سەرچاوەیەکی سەرەکی ژیانیان بەکاری دەهێنن. هونەر لە خاشاک پاراستنی ژینگە بەتیمەنە سەوزە جوانەکانی لەخۆ دەگرێت بە کۆکردنەوە و فڕێدانی ئەو خاشاکانە و بەکارهێنانەوەی لەم هونەرەدا پیسبوونی هەوا کەم دەکات و ژیانێکی پڕ سەوزایی سروشتیمان دەبێت کە دەبێتە هۆی وەرگرتنی ئۆکسجینی زۆر. لە کۆتاییدا خەڵکی پێویستە گرنگی بە بابەتەکەی ئێمە بن، چونکە ئەم هونەرەی کە لە خاشاکەوە دێت هاوڕێی ژینگەیە و ئەو کێشانە چارەسەر دەکات کە پێشتر ئاماژەمان پێکردن.